فتنة دروز دكن أجاو دروز دكن يبغونكم الفتنة وفيكم سماعون لهم إلى ناو إيوش دا كسانك هيك جوي قرن بو أوان جوي هم بو دقرن أو مشكلة چی گەورەیە تا ئێستا لە ناو ئێمەی موسڵماندا گوێگری زۆرمان هەیە بۆ منافقەکان ملحیدێک بۆ نمونە با بڵێن ئەمشۆ لایڤێک دەکاتەوە قسە دەکات لەسەر ئیسلام موسڵمانان تەماشا دەکەی بە هەزارەها موسڵمان گوێی بۆ دەگرێت خی گەوردە فەرمێ وەفیکم سەماعونە لەهم لە ناو ئێوەدا کەسانێکی گوێ بۆ ئەو منافقانە دەگرێت غەڵەتە برامەمە غەڵەتە ئەو گوێگرتنت فتنە دروست دەکات لە ناو موسڵماناندا مەفروض وایە کە منافق قسەی کرد دایخە تەواو نامێ گوێ بۆ تۆ بگرم ملحیدێک کافر قسە دەکات گوێی بۆ مەگرێت تەواو بەس کە گوێت بۆ گرت تووشی فتنەت دەکات دڵت تێک دەدا تەسەورت تێک دەدا لەگەڵ برای مسلمانت تووشی فتنەت دەکات وفيكم سماعون لهم أما بعد درسك بيبو إما براكانم هرجيز جويبو إنساني ملحد ومنافق مقرة جويبو مقرة كباسي دينك دكا باسي مسلمان دكا جويبو مقرة براكم كتو جويد بو قرد أو بهيزت كرت ضليت خوش كرت وضلي خوشت نخوش كرت وفتنج لبيني تو مسلمان دا دروز دبيت غلطي چي زور قوري چەند جار مسلمان بەهۆی گوێگرتنی بۆ منافقێک وای لێ دێ زۆڵم لە برایەکی خۆی دەکات وای لێ دێ تووشی گومانێکی خراپ دەبێ بەرامبەر ئیسلام و مسلمانان وفيكم سماعون لهم غەڵەتە نابێ وابین والله عليم بالظالمين وەخوای پەروەردگاریش تەواو زانایە بەوانەی زاڵمن جا چه ئەو زاڵمە منافقانەی فتنە دروست دەکەن چه ئەوانش دەبنە بەرید دەبنە جسرێک بۆ فتنەی منافقان دەیگوازنەوە ناو مسلمانان نابێ وابین پێویستە ئینسانی مسلمان خۆی بپارێزێ گوێچکەی خۆی بپارێزێ لە بیستنی قسەی وە شوبهاتی ئینسانی منافق و زاڵم